پاشا کوژی دابوونەریتی پاشاکان نییە. ئەگەر بتەوێت ملەتێک بەبێ شەڕ لەناو ببەیت، زینا و ڕووتی لە نێوان گەنجەکانیدا باو بکە. ئەمیر و سوڵتانەکانی تر زۆر گیریان خواردووە بە شکۆمەندی و سەربەرزی و سەرمەت و سامان. من هەمیشە ناڕازیم لەوە بووە. تەنها لەبەر ئەوەی پاشا پاشایە مانای ئەوە نییە وەک تۆ مرۆڤ نییە. بۆیە زۆرێک لە پلە بەرزەکان لە دەربارەی من ڕەحمەتیان وەک لاوازی فڕێداوە. ئاگادارتان دەکەمەوە لە ڕشتنی خوێن و خۆتان بەوەوە سەرقاڵ بکەن و خوو بکەن، چونکە خوێن هەرگیز ناخەوێ. فرمێسکەکانت بە کەس نیشان مەدا، کەس لێت تێناگات. هەرگیز هەست و سۆزیان پیشان مەدا، تەنها سەرزەنجت دەکەن. سەرکەوتن گۆڕینی دڵی دوژمنەکەتە بە گەورەیی و میهرەبانی.